جارێکتر سڵاتان لێبێ ئازیزان گەڕینەوە بۆ تەواوکردنی بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە تایبەتە بە یادی 21 ساڵەی دامەزراندنی پەرلەمانی کوردستان. سەرەتا لە بەشی دووەمدا بە ئەم ڕاپرسیە ببینی. ئەو ڕەخنامە سەروانەیە ئەف پەرلەمانتۆرە هەوا پرۆپاگندادا دەما هاتینە هەڵبژارتن لەسەر تیڤیە لەسەر بەرگت مجەلا لەسەر لاپەرت ڕۆژنامە هەوارەوە بوو دەنگی خوب دەنا من ئەس دێ بۆ هەوە تەیارە العەزمان ئافرینم ئەس دێ بۆ هەوە ماسیاژ بەحراین مەدەر لێ مخابن پشتی کۆ هاتینە هەڵبژارتن و چوینە پەرلەمانیدا یاش من و پتر بەرێوای دمایا هەیڤێ کادێ موچێوە بچڕانکێت کادێ چەند وەرگرن و وەکی دیژی پەرلەمانتۆر دەنگی ملەتینە وێت بەردەوام ناف ملەتی دابن وێت بەردەوام ناف ئێش و ئازارێت ملەتی دابن وێت بەردەوام بێن لە هۆڵا خەلکی خڕڤەکەن وەرن و چ ئاریشە هەنە چ مەشاکل هەنە چ گرفتاری هەنە حکوومەت لەگەل هەوە یا چاوایە کار و بارێت هەوەش ڕۆژانە چاو پڕێڤەتسن لێ مخابن ئەف تشتەژی ئەز وی تشتیژی نابینم. پەرلەمانی کوردستانی ئەغلبەت پشتا بیۆن یادگیریتن یعنی بۆ خەڵکی بیۆنی تێلیدن داخل بیتە ناف خەلکی خۆدا ئیتمەدا خەلکی خۆ خۆش بیت کەتن بەس پشتایی بیۆنی گیریتن ئەغلبەت یعنی سیاسەتە خۆ بۆ بیۆنیان. ئەو ئیرادانەی کە پەرلەمانیان لەسەر دروستکراوە تەسیس نییە لەسەر ئیرادەی گشتی بۆیە لە نەتیجەشدا ئەو ئیرادانەی کە دەمێنێتەوە لە پەرلەمان تعبیر ناکە لە ئیرادەی گشتی بۆیە هەر تعبیرە لەو ئیرادەی کە یان کەسەکە خۆی تعبیری لێ دەکا لە ئیتجاج سیاسی بۆیە بە تەسەووری من ئەساساً پەرلەمان لە کوردستان لەسەر فەلسەفەی پەرلەمانتاریزم واتە بیرۆکەی نوێنەرایەتی ئیرادەی گشتی دادەمەزراوە. لەبەرەوەی ئەو ئەندام پەرلەمانەی ئەگەر لەسەر بنەمای لێهاتووی توانستی خۆیانەوە ببوون بە ئەندام پەرلەمان هەرچەندە کاوە پارتێکی سیاسیش پشتگیری کردبوون ئەوە دەبێتە دافعێک و حەزێکی تاکە کەسی بۆ ئەوی بتوانن چاودێری بکەن و هەمیشە بەرەو داواکاریەکانی خەڵک دابن. هەندێکی تریشان پەیوەندی بە یارمەتیدان و هەوکاری پارتە سیاسیەکان هەتا چەند پاڵپشتیوانیان لێ دەکەن. پێم وایە لە پەرلەمانەکەی خۆمان دیارە حیزبەکان دەسەڵاتێکی ئۆتۆیان پێدراوە ینی بەشێکی زۆر لە حزب ئۆپۆزیسیۆنەکان و ئەوکانی تر دەتوانم بڵێم چۆنەڵی تەعارزێکە لە پەرلەمان ینی نەیانتوانیوە تاکو ئێستاکانە هاوکاری و تا ئەوە بگەن بەیەک ئانی حزبەکانی پەرلەمان بگەنە ئەو ئاستەیەکەوە لە یەکتری تێبگەن و فکر لە مجتەمع فکر لە معاناتەکانی کۆمەلگا بکەنەوە. ئەو پەرلەمانتاران کاتێکە لە ناو پەرلەمان بوون سەر بە لایانی دەسەڵات بوون و ئەمان هەڵنەستاون بە هیچ شێوێک کاتێک چاودێری کارەکانی حکوومەتکەنیان بە دۆداچوونی بکەم لایانی معارەزەش لە چەند بوارێکدا توانی بێت کانی چاودێری بکات لە سەرکارەکانی حکوومەت بەدادۆچوون بکە بەڵام لە کوردستاندا سیستەمێکی ناکارا هەیە و ڕێگرێکی زۆر هەیە تەنانەت هەر پەرلەمانتارێک بێوێ بەدادۆچوون بۆ کارێکی حکوومەت بکە ڕێگری لێ دەکرێت وەزانیاری تەواوی پێنادرێ. کاک جەمال یعنی یەکێک لە هاوڵاتی باسیەوەکە کە پەرلەمانتار پێشەوەی بچێتە هەڵبژاردنەکانەوە دنیا خراپەکات هەموو شت بۆ هاوڵاتیەکە بەڵام کە ئەسوێت هیچی بۆ ناکات. خۆم باسی خۆم دەکەم احتیمالە من تەحەداکەم کە پەرلەمانتەرێکی خەڵکی دۆکەم ئەم جارێک لەسەر تەلەڤیزیۆنێک دەرچۆ بم یان لە کۆرێکی جەماوەری دەرچۆ بم گۆت بم ئەگەر بێن و ئێوە دەنگ بە من بدەن ئەمن ماسی لە ناو ئاو بۆتان دەردێنم یان ئەوە دەکەم یان وا دەکەم چونکە سیستەمی هەڵبژارتن لە کوردستان قایمەی مغلقەیەوە خۆمان دەزانن و دەوری پەرلەمانتار یان دەوری مڕەشەح ئەو کاتە لەو ئاستە نییە کە بتوانێت مباشر لەگەڵ جەماوەر با بڵێن دانیشتن و وعد و وعودی انتخابی بدەت زیاتر قائمەی حزبیە احتیمالە کەسێکی تر وەکیل بتن ئەمن خۆم ینی بە شەخص دەڵێم ئەمن تەحەدا دەکەم جارێکم لە کۆرێک یان لە شوێنێکە و قسە کرد بتوانە بەڵام لەسەر ئەمەرە ئێمە نوێنەری جەماوەرن ڕاستە و لازمە لە خزمەتی خەڵکی دابن و ئەوەی پێمان بکرێتن داکۆکی بکەن لەسەر مافی جەماوەر چ بە ڕێگەی حزب هاتمن چونکە ئەم حزبەش هەر لەم جەماوەرە پێکاتەوە خۆ کێسێکی تر نییە لە حەسبان ناتێ دەنگداوە و پێویستە ئێمە هەر بەپێی توانە ئێمە وەک پەرلەمانتاری پارێزگای دهۆک مەکتەبمان هەیە و تەواصلمان لەگەڵ خەڵکێک هەیە و هاتنچۆن و گلە و گازندە دێن و نۆسرا بۆ بەرلەماندینن و لەوێ متابعە لەگەڵ حکوومەت دەکەن زۆربەی کێشەکان لە ڕێگای محافەظە لە ڕێگای قایمەقامیە لە ڕێگای مدیری دائیرەی معنی لەوێ دەڕۆنە ناو بابەت و بابەتەکە ئەگەر بینیمان
یاساییە ناوەڵقات تەقسیر ناکەن بەڵام هەندێک جار هەیە خەڵکێک داوای شتەکەتن شتەکە احتیمالە یاسایی نەبێت ینی شووا هەستەکەت ئەمە پەرلەمانتارە بە عسای سەحری هەموو شتێک بۆی دەکەتن ینی تۆ محاولەکی شتەکە بکەی بە فەردی ینی ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی هەموو ئەدەی ینی پەرلەمان و پەرلەمانتاران بکرێت نەک فەردی ینی کێشەی ئەم هاوڵاتیانە ئەوەیە کە پەرلەمانتار ناچێتە ناو میلەتەوە لە ناو خەڵکانیە وەکو کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان نییە کە حزب دەڵێ من کە پەرلەمانم دروست کرد کە حکوومەتم دروست کردوە ئەەکەم ینی ئەو قسانی کەلی تێگەشتین لە لەوان ڕاستە قسێکی واکرا بەڵام چی پێت بڵم مەرج نییە هەموو پەرلەمانتارێک وا بن نەخێر ناوانیە پەرلەمانتار هەیە وڵی متەواضعە پەرلەمانتار هەیە لەگەل جەماوەرە پەرلەمانتار هەیە لە ناو خەلکێکە پەرلەمانتار هەیە ینی قەت هەست ناکە ئەوە پەرلەمانتارە و زۆر پێش ئێمە مەجموعەیەک برادران خۆیان تاقییان کرد زۆربەی زۆریان کامیرایان دەبرو دەڕۆنە شوێنەوەنەوەنە واکەن واکەن و دوایی بینیان هیچیان نەکرا ئەمن کە ڕۆیشتم شتێک بە بابەتێکدا بچم وعدێک بدەم لازمە جێبەجێ بکەم بۆ ئەو کەسە ئەم بۆ ئەو خەڵکە بۆیە احتیمالە لە هەندێک مەجالات دەمبینی شتەکە یاسایی نییە یانیش ناکرێتن لەوانەیە لەو بابەتانە احتیمالە پەرلەمانتەر هەیە خو دوورەکەتنەوە کەک سەرهەنگ ئیرادەی پەرلەمان ئەو ئیرادەی پەرلەمانی پێ دروستکراوەیەکێک لەو هاوڵاتیانە باسی ئەوەی کرد کە ئیرادەیە کە تعبیر لە کۆمەلگاکە ناکات بۆیە ینی بارودۆخی پەرلەمانوا دەبینرێت و گلەی و گازندە لە پەرلەمانەکرێت لەسرم وەڵێ قسەیەکی جوانە و قسەیەکی منطقیە بەڵام ئێمە ینی ڕاستە هەموو حیزبەکان نوێنەرایەتیان هەیە لە پەرلەمان بەڵام دوجار بە پەرلەمانتارەوە توێ نوێنەری میلەت ینی ئەبێ ناوکۆیەکە بێ لە بینی هەموو پەرلەمانتارەکانە بە هەموو حیزبە جیاوازەکانەوە کە ئەوەی مافی میلەت بێ ئەوەی هەست بکرێ غەدرە لە میلەت مەسەلەن ئەوەی مافێتی حاولە بکەی بەدەستی بێنی ئەوەی غەدر بێ لە میلەت مەسەلەن قبوڵی نەکەی ینی ئەمە زۆر گرنگە بەس ئەمە لە ناو پەرلەمانی کوردستانە ئێمە بەداخەوە نایبینین چکە ئەو محاسسە حیزبی ئەو دابەش بوونە حیزبی کە ناو پەرلەمانە هەیە بەڕاستی عکسی ئەمە پیشانەیە مەسلەیەکەیە مثلا هاوڵاتیان حقی خۆیانە چکە دنیا لەسەر خەڵک لەسەر وعدی انتخابی دەنگ بە حیزبێک بە لایەنێکیان بە شخصێکەدا دواتر ئەگەر قائیمەکە کراوە بێت و مەجال بان ینی ئەبێ مجارێک لە پەرلەمانی سوید پرسیمانەی مەلی بنوتم وعدی انتخابی لێرە چەند جێبەجێکری وتیان لە 95 جێبەجێکری تەسەوەرەکەم عکسەکەی ڕاست بێ لای ئێمە خۆی مشکلەکە ئەمەیە بەڕاستی ینی هاوڵاتی بێت زۆر وشار بێت لەسەر ئەساسی وعدی انتخابی حیزبەکان کە دەنگ ئەیە بەڕاستی ئەبێت چاودێریش بە لە هەمان کاتە بەسەر ئەو وعدانەوە ئەو بەڵێنانەوە کە پێی درراوە ئەمە حقێکی شەرعی طبیعی هەموو هاوڵاتی کێری کوردستانە بەڵام دوجار مەسەلەن ئێمە هەمووان مەسئولیەتێکمان لەسەر شانە ڕاستە ئێمە مەسەلەن هەمووان پەرلەمانتارین لە ناو پەرلەمانە مەسەلەن گروپی دەسەڵات هەیە گروپی زۆرینە هەیە کە حکوومەتیان تشکیل کردووە بێگومان ئەوەی کە لە دەسەڵاتە ئەوەی کە حکوومەتی هەیە مەسئولیەتی گەورە لەسەر شانێتی بەرپرسیارەتی لەسەر شانی ئەوە بەڵام ئەمە نەیکردوێتە ئەوەی کە بەڕاستی ئێمە وەکو پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن وەکو ئەو گروپەی کە نەمانتوانیەوە حکوومەت پێک بێنین و بە معارەزەی ماوێنێتەوە ئێمە بە ئەرکانی خۆمان هەڵسابین بەڕاستی ئێمە بە شانازیەوە هەموو دێ و گوند و شار و ناحێ و قەزا ئەمانە گەڕاوین خەڵکمان بەسەر کردوێتەوە بەڵێ میدیاشمان بردو لەگەڵ خۆمان ئەعلامیشمان بردو بۆی خەڵک بزانێت کە ئێمە جددی لە مەسەلەی متابعکردنا بەڵام ئەو ئیشانەی کە ئێمە بەدوایە چوین ئەو مشکلانەی کە ئێمە بۆی چوین چەنە ئیسیجابە هەبووە لەلایەنی حکوومەتەوەی ئێمە هەموویمان گەیاندووە هەر هەمووی بەبێ کەم و زیاد چەنە ئیسیجابە هەبووە لە تەرەفی حکومیەوە حکوومەت کەم تەرخەمەوە ئەوە ئەگەڕێنەوە بۆ مڕابعی ئەوەل وەکو قسە باوەکە ئێمە ئەگەڕێن و جاری تر بۆەوەی کە حکوومەت بەڕاستی مثلەن خازانیە بۆ ڕقابەی پەرلەمانی و گوێ بە بڕیار و یاسا و داواکاریەکانی پەرلەمان کاگات ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دەوترێت لە یەک تێناگەن بۆیە ئەم کێشانە دروست دەبێت لە ناو پەرلەمانە و بۆیە کە خەڵک ئەو گلیان ناکات ئەگەر لێک تێگەیشتنێک لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەبێت لە پەرلەمان ڕەنگە کاری گەورەتر بکەن ینی ڕەت لەسەر ئەم بۆ چوونە بەڵێ تا حدێک ئەو مەسلەیە ڕاستە هەر بە دلیلی ئەوەی وەکو گوتم لە چوارچێوەی شەکانی خۆمان کە چاودێری پەرلەمان دەکەن یەک لە بەڕێزەکە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئیشارەتی بەوەیدا کە ڕێخستن بۆ ئەو پەیوەندی نێوان لیستی دەسەڵات و لیستی ئۆپۆزیسیۆن نییە کە
مەفروزە وەکو نمونەی چەند پەرلەمانێکی دنیای هێناوە وابزانمەگە بە هەڵەدانەچوو بم بەریتانیا دەوڵەتێشتری ئۆروپی زۆر دەوڵەت هەیە کە بە قانون ئەو علاقەی تەنظیم کرد ینی ڕێکی خستە بۆ نمونە ئەگەر ئەو کە لیستەی کە دەباتەوە سەرۆکایەتی وەردەگرێت بەڵام بە یاسا دەبێت بۆ نمونە جێگرەکەی دەبێت لە معارەزە بێ یاخود ئەو لیژنەیە بزات دەبێت ئەگەر لیژنە گرنگەکان تەمان دەبێت سەرۆکایەتەکەی بۆ معارەزە بێ بەداخەوە ئەو ڕێخستنە لە پەرلەمانی مەدانیە بۆیە خەڵک بە شێوەیەکی گشتی کەم هیوای یا بێ هیوایی بەبێ هیوایەوە تەماشای پەرلەمان دەکا و ئیشوکاری پەرلەمان دەکا و هەروەها ترسی ئەوەش هەیە کە ئەو ململانی و نیزاع لەما بینی لیستەکان لەسەر بەرژەوەندی خەڵک بێ ئەو نیزاعیکە لە پەرلەمان هەیە لەسەر ئەوەی ئایا معارەزە بواری پێنادرێ ئۆپۆزیسیۆن بواری پێنادرێت کە ئیشەکانی خۆی بکە دەسەڵات لە ولایە گلەی لە ئۆپۆزیسیۆنەیە بەوەی کە بۆ ئیعلام ئیش دەکا ئەنواع گلەی کە لە یەکتری دەکەن ئەوە زۆرێک لە سیراع لە نیزاع لە ململانێ لە بینی ئەو دوو لیستە یا ئەو لیستانە دروستکاتن تیایدا بەرژەوەندی خەڵکەکەی تێدا بفەوتێ یاخود پژوێ بخرێ بۆیە خەڵک تا ئێستا ناتوان بناوی هەموو خەڵک قسە بکەم بەڵام بەڕادەیەکی زۆر بێ هیوایەک لە ئیش و کار و ئەدای پەرلەمان هەیە و مەسلەی تریش هەیە ئەو بێ هیوایە نەبوونی زانیاری لەسەر پەرلەمان من کە چاودێرێکم هاتووی پەرلەمان دەکەم زانیاریم هەیە بەڵام هەموو خەڵکی وەکو من ئەو دەرفەتیان نییە کە بەسپاسەوە پەرلەمان لە بۆ منی فراهەم کردیە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کە دەوروبەریان لەوانەیە کەمەک شارەزانن چونکی ئەوان لە پەرلەمانن میدیا تا حدەگە و کەسانی کە لە میدیاش دەکەن ئاگاداری ئیشوکاری پێیان بەڵام خەڵکی سەرزادە بە شێوەیەکی گشتی ئەو دەرفەتەی لە بۆ ناڕەخسێ متابعی پەرلەمان بکە و ئەوەش زۆرێک لە ئیهمالی و پژوێ خستن لە بۆ ئەو مەسلەیە دروست دەکەن ناو خەڵکی احتیمام نادەن لەبەرەوەی وەسیلەیەک نییە قەناتێک یاخود کەناڵێک نییە ئەو زانیاری لێوەرگری لەسەر پەرلەمان تەنیا لە ئەخبار نەبێت لە هەواڵەکان پەرلەمانەوە های کرد پەرلەمان واچوو بەڵام بەدواداچوونی تەفاسیلی ئەو مەسلەیە بۆ نمونە ئەگەر هەواڵێک لەسەر پەرلەمان بڵاو بکرێتەوە بڵێن وڵا ئەو بریارە دەرچوو یاخود ئەو جیاوازیە لەما بینی لیستی کوردستانی و لیستی ئۆپۆزیسیۆن پیا بوو بەڵام ئەسڵ و ڕەگ و ڕیشەی کێشەکە خەڵکی هاوڵاتی نایزانی تەنیا خەبەرەکەی هەواڵەکەی جێرێت ئەوە هۆکارن لە بۆ مەسلەیە کاک جەمال ینی گلەیەکی کە کرا هەر لە راپۆرتەکەش و لە ڕاپرسیەکەش کە هەردوو حزبی فەرمانڕەوە هەیمانیان کردووە بەسەر هەموو مەسلەی پەرلەمان حکوومەت کە ئەم گرفتانەی کە دروستە بن هۆکارەکەی ئەوەیە کە دوو حزبی دەسەڵاتدار نایەنەوێ کێشەکان چارەسەر بکرێن نایەنەوێ بە دوواداچوون بۆ یاساکان بکەن نایەنەوێت چاودێری ئەو وەزارەتانە بکەن کە کەم و کوڕیتیە ئەگەر ئەو قسە ڕاست بێتن هەردوو حزبی دەسەڵات نایانەوێت بە دوواداچۆن بکەن نایانوانێ بەرژەوەندی خەڵک بینێتنە من لە ئێستاوە پیرۆزبایی لە معارەزەیەکیان بەیانی بێنە سەر سوڵتە بەڵام وان نییە چونکە ئەوەی دەسەڵات دابێتن ئەوەی لە دەسەڵات بێت چۆن وا ئەکەت بەینی دەسەڵات لە دەست بدەتن ئەمە ئەوە بزانم ئەوە قسەیە کە دەکرێتن احتیمالە بە غایەتێک بەڵام غایەتەکە بە پێشەوانیە ئەگەر من معارەزە بم و بڵێم ببینم دەسەڵات ئەو ئیشە دەکەتن خۆم کرد ئەکەم چونکە بەیانی بە ڕێگەی سندۆقی انتخابات ئەو دەسەڵاتە ئەوەی ئێستا هەیە لە دەستیەدات شتێکە بەروڤژی ئەوەیە وانە چونکە لە بەرژەوەندی دەسەڵاتە چەند بتوانێتن ئەو وعدی دای ئەو حملەی انتخابی با بڵێن ئەثنا انتخابات بتوانێتە ئەو عودانە جێبەجێ بکەن چونکە لەمە دووە لە کوردستان سندۆقی انتخابات ئەوە حەکەمە ئەوە داتێ تا ئێستا پەرلەمان توانیوێتی لێپێچینەوە لەگەڵ چەند بەرپرسی هەرێمی کوردستانە بکات کاتێوە گلابێت لە مەسەلەی گەندەڵی یاخود یعنی هەر کێشەیەکی ئەوەلان بەڕاستی مەوزوعی گەندەلی وا لێ هاتیە بووە زاری هەموو خەلکێک و سەرزمانی هەرمی خەلکێکە و لە سەر زمانی زۆربەی زۆرانە یعنی پەرلەمانتار وا دەلێت بەرپرس وا دەلێت وا دەلێت ئێمە گەندەلی سیستەمێکە خۆی تەرتیبەکەت بە سیستەمێک بەگەر گەندەلی شەبێتن و دەڵێن با بڵێن ئەلیثبات سەید الئەدلەیە وابزانم کەسێک نییە بڵێتنەوە وەثیقەیەکی ڕسمیە مؤکدە سین من الناس گەندەلی کردە فەرمۆ یا پەرلەمان یان پەرلەمانتار بە دوواداچۆنی بکە احتیمالە خەلکێک وا لە بەرلەمان گەیشت بتن کە
هەموو ئیشی حیسابیە و فەنیە نەخێر حەلقەیەک دوان هەیە مەفقودە ئێستا بۆ نمونە دیوانی چاودێری داراییە ئەوە با بڵێن فیلتەری دارایی بەرلەمانە پێویستە ئەو دیوانە کارا بکرێتن چونکە زۆر پەرلەمانتار هەیە قەیدی محاسبی نازانتن وەش ذەنبی نییە یعنی اختصاصی ئەوە نییە مەسائلی فەنینە مەسائلی حیسابینە ئەوانە بە دیوانی ڕقابەی مالیە و دەستەی نەزاها هەیە قانونی نەزاهامان دەرکردیە لەم ڕۆژانەی ڕابردوو سەرۆک دەستەیەکمان دانایە هیوادارن دەستەی با بڵێن چاودێری دارایی کە دیوانی ڕقابە مالیەیە و دەستەی نەزاها بکەونە کار حتا ئەو کاتە پەرلەمانیش بتوانێت بە یاسا و بە ڕێسا بتوانێت محاسبەی سین من ناز بکێت ئەگەر قسەی کۆلان بتن وابزانم قسەی کۆلان ناخۆرێتن ئللا مستەمسکێکی تابی حتا شتە بەڵێ کاکسەر هەنگبابێ مە لای تۆ ینی دیوانی چاودێری سلێمانی چەنەها مەلەفی هەبوو یعنی ئەم مەلەفانە بە دوواداچوونی بۆ کرا لەلایەن پەرلەمانەوە هیچ ینی لە کەس لێپێچینەوەت کرا یاخودنا کاک جەمال دەڵێ هیچ ڕێگریەک نییە ئەوەی کە ئەیەوێت لێپێچینەوە لێپرسینەوە چێ بکات ئەگەر وەسیقەیەک مستەکێکەیە لە سەرێکێک بابی هێنێ باسی بکە تا چۆن لەگەڵ ئەم قسانی کاک جەمال طبعا من ڕێزم بۆ کاک جەمال بۆ قسەکانی بەس شەوانە دانیشە سەیری ئەعلام بکە ئەبزانم شەو نییە لە قەناتێکی ئەعلامی چەندین بەڵگە نەخرێتە ڕوو لەسەر مەسەلەی گەندەڵی ئەمە هەر بەس باسی ئەعلام بابێنە سەر دیوانی چاودێری کە باست کرد طبعا بەس دیوانی چاودێری سلێمانی زیاتر لە 2000 راپۆرتی هەبوو ئەم راپۆرتانشی نردبوو بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو کاتە من ئەندامی لیژنەی نەزاهە بوو ئێمە وەکو لیژنەی نەزاهە کە ئەو لیژنەیە بە فعلی هەڵوەشایەوە بەڕاستی چەند جار داوامان کردو لە پەرلەمانی کوردستان لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان وتومانە ئەو راپۆرتانەمان بنێ بۆی ئێمە وەکو لیژنە ئیشی لەسەر بکەین نیان ناینێ بیانۆکە بۆ سەرەتاوتیان ژوورتان نییە دوای ژوورێکیان ناینێت دوای هاتمتیان دۆڵاتان نیە مەلەفانەتان بینێت هەڵگری بە فعلی ینی کۆمیدیایە دوایی وەلحاڵ نیانە ئەوە بوو کە ئێمەش ڕووداوەکانی حەفەی شوباتی بەسەر هات ئێمە ئیسقالەمان کرد لە لیژنەی نەزاهە ئەوە بۆ وەکو دلیلێک بۆ ئەوەی کە دیوانی چاودێری دارایی کە ئێستا سەر بە پەرلەمانی کوردستانە هەر مەسەی تشکیل نەکردنەکەیشی کێ مەسئولە لە تشکیل نەکردنی دیوانی چاودێری دارایی کێ مەسئولە لە دانانی سەرۆکێک ئێمە لە بودجەی ئەم ساڵ ساڵی پارە هەموو پەرلەمانی کوردستان ڕێکەوتین دەنگماندا لەسەر ئەوەی کە لە ناو مناقەشەی بوجاکە ئەبێ دیوانی چاودێری دارایی لە ماوەی 6 مانگە دروست کرێت کە ئەخیری سیوێکی 12 بوو دروست کرا دروست نەکرا کێ مەسئولە لەوە سەرۆکایەتی پەرلەمان مەسئولە لەوە سەرۆکایەتی پەرلەمان نوێنەرایەتی کێکە نوێنەرایەتی زۆری ناو پەرلەمانی کوردستانەکە مەسەلەی لێ نەپرسینەوەش تشکیل نەکردنەکەی لە ئەستۆی زۆرینەی پەرلەمانی لە ئەستۆی سەرۆکایەتی پەرلەمانە مەسەلەی بەدوادە نەچوونیش بۆ مەلەفەکانی گەندەڵی هەر لە ئەستۆی سەرۆکایەتی پەرلەمانە هەر لە ئەستۆی زۆرینەی پەرلەمانە بەڕاست ینی من تێناگەم ئەگەر راپۆرتەکانی دیوانی چاودێری دارایی کە ئەوون بەس باسی سلێمانیمان کردو بێژگە هەولێر دووە ئەگەر ئەوانە مستەمسەک و دلیلی ڕسمی نەبن ئیتر چی شتێک مستەمسەک و دلیلی ڕسمی من تێناگەم کاگەیات لە مەسلەی چاودێریکردنە یانی ئەو کێشانە یاخود ئەو ڕێگریانە ئێوە هیچ بەجاداچوونێکتان بۆ کردووە کە لە بەردەم پەرلەمانتار بن بۆ ئەوەی نەتوانن ینی ئەم ئەرکی خۆیان وەکو خۆی جێبەجێ بکەن لە مەسلەی بەدواداچوون و لێ پێچینەوەدا وەڵاهی لە مەسلەی بەدواداچوون و لێ پێچینەوە لە دەسەڵاتی تەنفیزی یا بڵین جێبەجێکاری لەلایەن پەرلەمانتارانەوە خۆی سەرەتاوە تەنزیم کرای بە پێی پەیڕەوی ناخۆ بەڵام بەڕێی من وەکو شەخص یعنی ئەو بەندانەی کە تایبەتە بە چاودێریکردن لە پەیڕەوی ناخۆی پەرلەمان زۆر زەعیفە ئیتر نازانەوە دەمێنێتەوە سەر پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمان و ئایا تا چەند ئیش لەسەر ئەو مەسلەیە دەکرێت پەیڕەوی ناخۆ هەموار دەکرێتەوەانە بەڵام ئەوانەی کە هەیە چونچەوەی ئیشارەت پێدەدا ئەو وەسیلانەی کە لە بۆ چاودێریکردن یا دوواداچوون پەرلەمانتار وەکو پەرلەمانتار ئەگەر توخوا معلوماتەکەم غەڵەت بوو هیوادارم ڕاست بکەنەوە بەڕێزان دەتوانن لێپرسینەوە چ بە زارەکی چ بە نووسینیش لە ڕێی سەرۆکایەتی پەرلەمانەوە ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکاری بکەن ئەوە ئیزراەکە دەتوان بڵێم زیاتر ڕۆتینیاتی تێدایە بۆ نمونە ئەو بەڕێزانەکاندا پەرلەمان دەتوانن بینێرن ئەو پرسیارەی خۆیان لە بۆ وەزارەتێک بێ یا هەر دەستگای شتری حکوومەت و چاوەڕێی وەڵام دەکەن لە ماوەی 15 ڕۆژ ئیتر وابزان باسی ئەوە نەکرا ئەگەر لەو 15 ڕۆژە وەڵام نەدرایەوە چ دەکرێت یانەوە کەلێنەکە ئەگەر وەڵام نەدرایەوە وەزارەتە وەڵامی نەداوە چ بکاتن پەرلەمانی ئەوەندان پەرلەمانە چ بکات باشە
زۆر تاکە زۆر باش ئەو مەسلەی تر هەیە وەکو گوتمان مەسلەی زۆر و نەوعیەتی ئەو ئیشانەی کە پەرلەمان بەدوایدا دەسێت بۆ نمونە ئەگەر مەسلەیەک ئەگەر هاتوو بڵین حکوومەت نەویست متابعی بکە ئیشی لەسەر بکاتن ئایا مووقفی پەرلەمان وەکو پەرلەمان چ دەبی فەرزنا ئەگەر ئەندام پەرلەمانێک و پرسیاری ئاراستە کرد ئایا پەرلەمان وەکو سەرۆکاتی پەرلەمان یا وەکو دەستگایەکی ڕقابی پاڵپشتی دەکاتن کە پاڵپشتە و پەرلەمانتارە دەکات کە وەڵام وەگریتەوە یاخود ئەو ئیسیفسارانەی وەڵام بدرێتەوە و زۆر وەسیلەشەی زۆر شێواز هەیە لە بۆ وەبزانم لێ پێچینەوە سەردانی کردنە نووسینگەکانی پەرلەمانە نظام داخلیەکەکی بەڵام ینی لە واقعە پەرلەمانتار ڕێگری لێکرێ وەکو ئێوە گەر متابعە بکەن یاخۆ بە دوواداچوون بکەن پەرلەمانتار ئازادە لەوەی کە بتوانێت چاودێر بێ بەسەر حکوومەتەوە پەرلەمانتار وەکو پەرلەمانتار ئازادە بەوەی چاودێروی بەسەر حکوومەتەوە ئەوە ینی بەڵگەنەویستەوەشی دەڵێن بەڵام تا چەند وەڵام لەو ئیسفادە لەو ئازادیە دەکرێتن ئەوە پرسیارەکە لێرەدایە برادرانی ئۆپۆزیسیۆن دەڵێن ڕێگریمان لێ دەکرێت برادرانی لیستی کوردستانی دەڵێن مشکلەمان نییە لە بینی هەردووکیانە چیە بینن ئەوەی من دەیبینم واقعەکە ئەوەیە ئەوەی کە نایبینم حەلە لە بۆ ئەو مەسلەیە یعنی یەکلاکردنەوەی ئەو کێشەیە نابینم نەک دەیبینم مشکلەکە ئەوەیە ئێمە چارەسەریەک بۆ ئەو مشکلەیە نابینین ئایا ئەگەر پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن داوای پرسیاری کرد فعلا جوابی نادرێتەوە یاخود ئەگەر جوابی نەدراوە پەرلەمان دەکات یاخود ئەگەر برادرێکی ئەندا پەرلەمانی لیستی کوردستانی پرسیاری نرد بە هەمان شێوە جوابی دەدرێتەوە بە هەمان شێوە مامەڵی لەگە دەکرێت یعنی قسەی هەردوو تەرەفمان لایە بەڵام چارەسەریەکەی کە لە ناوەندا دەستمان نەکەوت بەڕاستی دەستخۆش کاک جەمال ینی هەر لەسەر مەسەلەی چاودێری ئەو تا ئێستا ئەگەر ئێوە وەک پەرلەمانتاران وەک لیستی کوردستانی چاودێری چ لایەنێکتان کردووە و سەرکەوتنتان بەدەستهێناوە لە مەسەلەی چاودێریکردنەکەیە ینی بەڵام بابیان سەر مۆضوعی ئەگەر بە کورتی بە کورتی ئەوەلە ئەمە پەیرە و ناوخۆ لە مادەی 61 و حتا تقریبا هەفتە هەشنەه مادەیە مەسەلەی سوال و ئیستیجواب و چۆنیتی ئاراستەکردنی پرسیار و ئەگەر هاتوو بەدڵی نەبوو ئەگەر هاتوو بەدڵی بوو المهم ناڕمە تەفاسیل لەم بابەتەوە بەڵام لە واقع زۆر ینی زۆر بەدوادە چۆنمان کردینە وەڵی آخر مەرج نییە ئەتوو وەزیرێک سەحبەت ثقە لێ بکەی ئەوە نەمەرجە ینی ئەتوو سەحبەت ثقە خۆ گاڵتەیەک نییە بەڵێ زۆر وەزیر هاتیە دانیشتیە قسەمان لەگرتیە ئەسیلە لێکرینە وەزیری بەلەدیات هاتیە وەزیری سی هاوڵاتی لە هەولێر چاویان تووشی کێشە بوون ئێستا باس لەوا کرێ کە 4 کەسیان چاویان دەرهێنراوە یعنی بۆ نمونە کێشەیەکی وا لە هەولێر ڕوودەدا ئێوە چ بە دوواداچوونێکەکەن چیەکەن کێ بانگەکەن کێ بەرپرسە لەمە خوشکە سەروە ئەوە بابەت خۆلی جان خۆتەزانی بەرلەمان پێکهاتیە لە 19 لیژنە 19 لیژنە بەڵێ وەک نمونە ئەمە زیاتر پەیوەندی بە لیژنەی با بڵێن ژینگە و تەندروستیە و بەپێی معلوماتم بابەتەکە ینی سار نەبووە و دەبێ هەموو شتەکان ڕاستیەکان دیار بن ئەو کاتە ئەگەر من وەک پەرلەمانتاریشیش نەکەم ئەتوو وەک خەلکێک حەقت هەیە ئەزیەتت بینیە لەسەر دەستی دکتۆرێک ئەو کاتە دەتوانی لۆ خۆت شکایەت بکەیت ئەگە حتا بەرلەمانیشی شلۆ نەکەێت دەستخۆش کاکسەر هەنگ دووتت لەسەر ئەم مەسەلانە لە بەروی کاتم هیچ نەماداوی لێبوردنەکەم مەسەلەی تەمان پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پەیڕەوی 21 ساڵ لەمەوە پێش دوستاوە پەیڕەوێکی زۆر کۆنە بەڵام ئێمە تا ئەزعف الئیمان بەو ئیجراءاتانی کە دایناوە بۆ مەسەلەی چاودێری هەر رازیم بەڵام لەوە شار ڕێگری هەیە چۆن ڕێگری هەیە تۆ پرسیار ئاراستەکە پێویستە لە ماوەی 15 ڕۆژ وەڵام بدرێتەوە ڕێگریەکان چییە زۆر کات سەرۆکایەتی پەرلەمان پرسیارەکە نەناردووە زۆر کات پرسیارەکە ڕۆژوە لە ماوەی 15 ڕۆژ وەزیر وەڵامی نەبووە بە پێی پێڕەوی ناوخۆ بێ وەزیر بێتە ناو قاعی پەرلەمان لە بەردەمی پەرلەمانتاران وەڵام باتەوە بە هیچ شێوەیەکەوە نەبوو یعنی ئەوە باسی ڕێگریەکان بۆی زۆر واضح کرد باسی ئاڤاسینێکە وەکو نمونەیەک لە هەر شوێنێکی تر وایە و ئەو حاڵەتە حکوومەتێکی لەسەر هەڵەمشاوە چونکە ئەوە پەیوەندی بە ژیانی خەڵکەیە بەڕاستی پەیوەندی بە تاکی ئەم میلەتەوە هەیە کە احتیمالی هەیە سپێنی لەگەڵ منش ڕووبا لەگەڵ منداڵەکانی هەمومان ڕووبا لەگەڵ کەسوکاری هەمومان ڕووبا یعنی ئەمە یەکەم جارش نییە بەڕاستی بەداخەوە لە هەولێر بە تایبەتی ئەوە حاڵەتە دووبارە بێتەوە ماوەی لەوە پێشیژێ ببیستمان کە کۆگای
دروستکردنی دەرمان بە ڕێنگەی قاچاخواانە ئەوە دۆزراوەتەوە بەڵام بەداخەوە پەردە پۆشکراوە پەرلەمانی کوردستان لەو مۆزوعا بە مەسئولیەتی خۆی هەڵنەساوە و ئەوە پەیوەندی بە لیژنەوە نیە ئەوە مۆزوعێک ئەبێ فرد بە فەردی ئەم وڵاتە قسەی لەسەری هەبێ دەنگ لیژنەیەکی پارلەمانی و ئەبێ ئەوەی کە کردێتی محاسبە بکرێت مشکلەی ئەم وڵاتی ئێمە ئەوەی محاسبە نییە کەس مەسئولیەتەکە هەڵ ناگرێت ئەو شتانەوەێستا من لە قسەکانتان گەشتینە ئەوەی کە پەرلەمانی شتاماوێتی ڕۆڵی گرنگی هەبێت لە مەسەری چاودێریکردنە یان چاودێر بۆ بەسەر بەڵێ هێشتا ماویەتی و زۆریشی لەوانەیە مابی و یەک لە ملاحەزاتەکانی منیشکە و ئیشەی کە دەکەین ئەوەیە دروستکردنی یا دامەزراندنی دەستگایە کە ئیشی تەنیا متابعکردنی و قانونانە بێ بۆ جێبەجێکردنی لەلای حکوومەتەوە ئالێتەکەی چۆنە میکانیزمە لە ڕووی یاساییەوە چۆنە بەڕاستی من ئەوشتان نازانم بەڵام ئەگەر شتێکی وا هەبێ لەوانەیە ئەوە دەفعک بی یاخود پاڵپشتێک بی لە بۆ پەرلەمان تا ئەو ڕۆڵی بەباشی ببینی چونچی بە قسەی ئەندام پەرلەمانەتەکان بە لیستی کوردستانی شتیاندا هەبوو کە باسی لە لاوازی و بێهێزی ڕۆلی چاودێریکردنی پەرلەمانی دەکرد بەسەر دەسەڵاتی جێبەجێکاری زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ